مامۆستا ساکار خدر کە بەڕێزیان پێشووتر سەرپەرشتیاری فیستیڤاڵی تاجی زێڕین بوون گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی ئەو فیستیڤاڵانەی کە لە ساڵانی ڕابردوو بەڕێوەچوون بەخێر بن. مامۆستا ساکار سپاس کە لەگەڵ ئێمەی، زۆر سپاس دەکەین. مامۆستا با بزانین چۆن بوو بیر لە دانانی فیستیڤاڵێکی لەم چەشنە کرایە بۆ خانمانی تازە باڵاپۆش، چ گرنگیەکی هەیە؟ بەنای خی گەورە میهرەبان، سپاس لە بۆ ئەو دەرفەتە، سپاس لە بۆ ڕێکخەرانی تاجی زێڕینی ئەمساڵ، وەروها کەناڵی ئاسمانی سپێدا کە هەمیشە پاڵپشتیمانە لە هەر هەموو پرۆژە جوانەکانی تاجی زێڕین. مەبەست لە پرۆژەی تاجی زێڕین و فیستیڤاڵێکی و میهرەجانێکی گەورەی لەو شێوازە ڕێزنانە لە باڵاپۆشی لەو ئەرک و فەرمانەی کە خی گەورە بەسەر خانمانیدا فەرز کردووە و لە پاڵ ئەوەدا دەستخۆشی و خۆشی دەربڕین و شانازیکردنە بە ئەو بڕیارە گرنگی ژیانی هەر خانمێک کە لە هەر قۆناغێک بێت ئەو بڕیارە بدات، بڕیارێکی زۆر زۆر گرنگە و لە بۆ دنیا و قیامەتی هەردووکیان زۆر زەڕورن. ئەمە ڕێزلێنانە و شانازیکردنە بە باڵاپۆشی. زۆر باشە، پێشوازیکردن لە فیستیڤاڵی تاجی زێڕین لە ساڵانی ڕابردوو چۆن بوو و کاردنەوە و هەڵوێستی مسلمانان چ لە ناوخۆی هەرێم چ لە دەرەوە چۆن بوو بۆ ئەم فیستیڤاڵە؟ بە خۆشحاڵیەوە بە شانازیەوە فیستیڤاڵی تاجی زێڕین ساڵانە پێشوازیەکی ئەجگار گەرمی لێ دەکرێت و هەموو ئەو خانمانەی کە باڵاپۆشن و دەشزانن کە ئەمە فیستیڤاڵێکی لەو جۆرە و لەو شێوازە و مهرەجانێکی وا گەورە لە بۆ فیستیڤاڵی وەکو تاجی زێڕین سازەکەین بە پەرۆشەوە چاوەڕێی ئەو ڕۆژن، بە پەرۆشەوە چاوەڕێی ئەو فیستیڤاڵن، هەر لە زۆر زووەوە پرسیار دەکەن لە گەشەپێدان لە هەر شار و شارۆچکەیەک لە هەر شوێنێک معلومی جەنابتانە فیستیڤاڵی تاجی زێڕین لەو قۆناغانەی دوایی وای لێ هاتبوو لە هەر پارێزگایەک یەک جار ئەنجام دەدرا و خەڵکی ئەو پارێزگایە خانمانی ئەو پارێزگایە بە پەرۆشەوە چاوەڕێی فیستیڤاڵی تاجی زێڕین بوون. ئاخۆکەی دەکرێت فیستیڤاڵی تاجی زێڕین لە کام پارێزگا دەکرێت ساڵانە ئەگەر لە یەکێک لە پارێزگاکان کرا بە خانمانی پارێزگاکانی دیکە داوایان دەکرد. بنمونە لە هەڵەبجە کردمان هەولێر و سلێمانی داوای دەکرد، دهۆک داوای دەکرد. ئەو فیستیڤاڵ ئەمە نیشانەی ئەوەیە کە فیستیڤاڵی تاجی زێڕین پێشوازی گەرمی لێکرایە و زۆر بە پەرۆشەوە لەلایەن خانمانی تازە باڵاپۆش چاوەڕێ دەکرا. لە پاڵ ئەوەشدا لە دوای ئەنجامدانی فیستیڤاڵەکە، دوای کۆتاهاتنی فیستیڤاڵەکە دەنگدانەوە و کاردانەوەی زۆر زۆری لێ دەکەوتەوە لەسەر ئاستی کوردستان و لە دەرەوەش مسلمانان هەمووی پێی دڵخۆش دەبوون و خانمان لە چەندین پەیج و کەناڵی جیاجیا قسەیان لەسەر دەکرا و بەگشتی کاردانەوەی زۆر زۆر باش و ئەرێنی هەبوو. الحەمدوللا، سپاس بۆ بە حکمی ئەوەی کە بەڕێستان سەرپەرشتیاری زۆربەی ئەو فیستیڤاڵانە بوون کە لە ساڵانی ڕابردوو بەڕێوەچوون باس لە فیستیڤاڵی تاجی زێڕین دەکەم. ساڵ دوای ساڵ هەست بە چه گۆڕانکاریە کردووە بە تایبەتیش لە ڕێژەی بەشداربوواندا؟ ڕێژەی بەشداربووان ڕێژەی بەشداربووان ساڵانە زیاد دەکا و ڕێژەی ئەو کەسانەی کە بە پەرۆشەوەن لە بۆ تاجی زێڕین هەمیشە زیاد دەکا و ڕێژەی دڵخۆشی خانمان لە بۆ ئەو فیستیڤاڵە ساڵانە الحەمدللا زیاد دەکا. وای لێ هاتیە مۆرکێکی کوردەواری جوان و ناسک و مسلمانەتی وەرگرتیە فیستیڤاڵی تاجی زێڕین. ساڵانە کە فیستیڤاڵی تاجی زێڕینمان ئەنجام دەدا و تەنانەت ئەم ساڵیشوە ئینشاڵڵا لەسەر خێر بێتە ئەنجامدان و بە پایان بگات بە خێر و سەلامەتی وەکو شەو ڕۆژی جەژن وابووە لە بۆمە. ئەوەندە دڵخۆش بووین بەو فیستیڤاڵە. ئەمە نیشانەی ئەو بووە کە ئەوانەی کە بەشداری ئەو فیستیڤاڵین لەبەر ئەوە هەستێکی زۆر خۆشە ئەوەی کە بەشدار بووی فیستیڤاڵی تاجی زێڕینە یا ئەوانەی کە کار و ئیش لەسەر ئەو پرۆژە گەورە و مەزنە دەکەن ئەوان هەست بۆ دڵخۆشیە دەکەن. کۆتا پەیامیشت بۆ ئەو خانمانەی کە باڵاپۆشن ئەوانشی کە هێشتا نەبوونەتە باڵاپۆشی؟ باڵاپۆشی ئەرکێکی پیرۆزە و تایبەتە بە خانمان بە حکمی ئەوەی خانمان پێشڕەوی یا قیادەی میهرەبانی سیفەتی میهرەبانی خوای گەورەن و هەموو میهرەبانی و ناسکیەکی هەرچی ئەو سیفەتە ناسکانە هەیە لە ئافرەتان کۆبوویتەوە کەواتە باڵاپۆشی خزمەت بە ناسکی ئافرەت، خزمەت بە میهرەبانی و شەفەقەتی ئافرەت دەکا. لەبەر ئەوە تاجێکی پڕشکۆیە، تاجێکی زێڕینە دەنرێتە سەری خانمان و ڕێزگرتن لەو تاجە، ڕێزگرتن لەو بڕیارە ئەرکی هەموو خانمێکە
و هەروەها باڵاپۆشی تەنها ئەوە نییە کە لە سیمایە ڕنگ بداتەوە بەڵکو باڵاپۆشی دەبێت لە ئەخلاق و لە کردەوە و لە مامەڵە و تەنانەت لە قسەکانیشتا بەرامبەر کەسانی دەوروبەر ڕنگ بداتەوە بە 100% کەسێکی باڵاپۆش بی لە هەموو لایەنەکانەوە وا بکەی ئەو پەیامەی کە پێێتە و لە ڕێی باڵاپۆشیەوە جوانتر و جوانتری بکەیت تا خانمانی دیکە بێن و ئەوانیش قەراری ئەو باڵاپۆشیە بدەن. دەستەکان خۆش بێ لەشتان ساخ بێمەوە دەستخۆشینەوەیەوە لە بۆ خێخانی فستیڤال سەلامت دنیا وێ ڕای پیرۆزباییمان لە خانمانی تازە باڵاپۆش هیواخوازین ئەو خانمانەی کە نا باڵاپۆشیشن نوخشیان لەبێ هاوکارانم بەردەوام دەبن لە ڕووماڵکردنی فستیڤاڵی تاجی زێڕین بەڵام ئێمە لێرەوە کۆتای پێدەهێنین خواتان لەگەڵ و جابنیشن بەخێر.